کە ئەویش باسێک لە ڤیدیۆ کلیپەکەی هونەرمەند عادل هەورامەکەین کەوا بڕیارە لە ماوەیەکی نزیکە بڵاوی کاتەوە ئەجا بە خۆشحاڵیەوە کورسات مەگەزین لە کاتی تۆمارکردنی ڤیدیۆ کلیپەکەدا و بە تایبەت پەیوەند لەوێ ئامادە بۆ و دەستان خۆش بێت بەرگەیەکی دەخولەکیتان بۆ ئێمە ئامادە کردووە جا پەیوەندەمەی ئەو لێپرسم با بزانم چ شتێک لە نێو ئەو سێتا بابن لەسەر تۆمارکردنی ڤیدیۆ کلیپەکە سەرنجی تۆی ڕاکێشە سان پێ بڵێم خۆزگە ڕۆژە تۆش لەوێ بوویتە لەگەڵمانە سپاس بۆ تەواوی هاوکارانم بوو کە ئەچگانە ئامادەکەین بۆ هاوکاریشم بەرزان شاکار کە وێنەگری بڕگەکە بوو لەوێ کەشێکی زۆر جوانی هەبوو هەرمی کوردستان هەموو شوێنەکانی زۆر جوانە ئەم بەرهەمە لە ناوچەی سیتەک کاری ڤیدیۆ کلیپەکەی بۆ ئەنجام ئەدرێت بەڕاستی ئێوارەیەکی زۆر جوان و دیمەنێکی زۆر جوانی هەبوو بەڵام ساوێن شتێکی دیکەش بوو کە سەرنجی منی ڕاکێشە ئێمە هەمیشە گوێگرێکی باشی هونەرمەند عادل هەورامین من هەمیشە بینیمە لە بەرهەمەکانیا دەم بە خەندا بەرهەمە شادمان پێشکەشەکات بەڵام ئەو ڕۆژە یەکەم جار چوون ساوێن زۆر تووڕە بوو کاک عادل زۆر تووڕە بوو مڕێک حەپەسام یەکەم جار بە دیاریەوە وتم باشە ئەمە کاک عادل هەمیشە پێ ئەکەنێ دوای پرسیارم لێ کرد وتم بۆچی ئاوا تووڕەی وتی لەبەروی ئەمەوێت باشترینەکان پێشکەش بکەم بە هەوادارەکانم بۆ ئەوەی کە بەرهەمەکە زۆر جوان دەرچێت بۆیە لە کاتی ئیشەکانمان هەنێ جار ئیتر تووڕە ئەبم بەڵام لەگەڵەوەش ئەمە لە ناخمەوە کە تووڕەوەم بەس بۆ جوانکردنی ئیشەکەیە کەواتە پەیوەند با ئێمەش لەگەڵ تۆ و بینەران بینەری ئەم بڕگەیە بین بینەرانی کورسات مەگەزین جوانترین سڵاوتان لێبێت هەمیشە پرۆگرامی کورسات مەگەزین لەگەڵ هونەرمەنداندایە بەجیا لەوەی لە کاتی بڵاوکردنەوەی بەرهەمە هونەریەکانیان لەو کاتەشدا کە ئەوان سەرقاڵی بەرهەمهێنانی کارێکی جوانی هونەرین ڤیدیۆ کلیپێکی هونەرین هەمیشە کورسات مەگەزین لەگەڵیاندایە ئەمڕۆ هونەرمەندێکی ناوداری کوردستان هونەرمەند عادل هەورامی سەرقاڵی تۆمارکردنی ڤیدیۆ کلیپێکە بۆ نوێترین بەرهەمی کە هەمیشە ئەم هونەرمەندا بە کارە جوان و ناوازەکانی بە کارە شادەکانی هەمیشە هەوادارانی شاد ئەکاتەوانێ اینجا ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی باس لە نوێترین کاری ڤیدیۆ کلیپەکەی و بەرهەمە نوێیەکەی بکەین. مامۆستا عادل گیان سڵاو لێبێت لە ئێوەش بەخێر بێن سپاسی کورسات مەگەزینەکەم بەخێر بێن سەر چاوم زۆر سپاس دەکەم مامۆستا هەمیشە بە کارە جوانەکانت هەوادارانە شادەکەیتەوە بە کارە شادەکان بەم بەرهەمە جوانەی کە پێشکەشمانەکەین جا پێمان خۆشە ئەمڕۆ باسێک لەم بەرهەمە بکەین کە ماوەیەکی دیکە بینەران پێی شادە بن طبعا بە پێ خۆشحاڵیەوە من ئەگەر ئاگادار بن تۆزێ درەنگ بەرهەمەکەم لێرەوە داوای لێبوردن لە هەوادارانەکەم بەڵام حەزەکەم شتێکی جوان و پێش دایمەن تەقدیم بکەم ئەم بەرهەمە تقریبا ئەمە دوو بەرهەمە 6 مانگە خەریکم دوێنێ ڤیدیۆ کلیپێکمان تاوا کرد ئەمڕۆژ دووەم ڤیدیۆ کلیپە ئەمەیان کە ئێستا تۆماریەکەین طبعا بەدەستە ڕنگینەکانی کاکە بڕیار تەسفیر و وێنەگر و کارانە هەکات مۆسیقا لە تاران کردومە مۆسیقاکەی و لە ئەستودیۆکەی کاکە عومەری چەلۆ کاک عومەر عەبدوڵڵا کاری دەنگمان بۆ کردو و کەمان و شمشاڵیشی تایە کەمانەکە کاک زانای مەحموودە ژارە و شمشاڵەکەش کاکە کاروانی نییە ئێستاکان خۆشی مامۆستا ئاماژەت بەوە کردلەوەی کە کەم بەرهەمەکانت بەرهەم ئەهێنیت کەواتە ئەتوانین بڵێن لە کاتێکا لەوەی کە ئەگەر بەرهەمی زۆرترت هەبێت کەمتر ئەچێتە نێو هەوادارانەوە یاخود با بڵێن کەمتر ئەمێنێتەوە ئەم کاتانە جیاوازە لە کاتەکانی زووە مەسەن کاتی زوو ئێمە سیدیمان دەرەکرد بریتی بوو لە 10 گۆرانی 12 گۆرانی 8 گۆرانی بەس ئێستا وای تۆ باوی سیدی نەماوە هەموو کەسێ خۆی تەلەڤیزیۆنێکی پێی لە دەستی خۆیەتی بۆیە کارەکان ئەگەر 6 مانگ جارێ بیکە یا ساڵی جارێک کارێ بکەیت کارێک بێت لەوەی پێشووتر بە قوتر و جوانتر بێ و چاکتر بێ بۆیە ئەوە هۆکەیت یعنی هیچ جۆیەکتر ئێنا تۆ خۆشوی بەشی 10 ساڵی کەش گۆرانیمان پێەیە ئێستاکانە خۆشی جان پێم خۆشە پرسیارێکی دیکەش بکەم کە عادل بۆچی لە کاتی کە ڤیدیۆ کلیپەکەی بۆ کارەکانت تووڕا بیت لە کاتی وێنەگرتنا تووڕە نابم بەس لە کاتەکانی کە
توڕەکەم چی ینی حەزەکەم کارەکە جوان دەرچێ و هەوڵێوم کە مەسەرەن خەلل نێتە ناوی شەکان و شتێک خەلبێک سەر ڕایەگرم لەبەر ئەوەیە تووڕە نابم قەت ئێستا منیش کە بینی وتم باشە کاگادل هەمیشە دەم بە خەندەیە هەمیشە پێ ئەگەنێ بۆچی لە ئێستا ئاوا تووڕێ تووڕە نیم بەس بڕوا کە هەر تەرکیزم لەسەر ئیشەکەیە حەزەکەم ئیشەکەونە جوان دەرچێت کە سوێنێک لەیمان لێ نەکەن باشکەواتە ئەماشش بۆ کرد کە ئەمە 6 مانگە خەریکی ئەم کاری ڤیدیۆ کلیپی چکە لە ئەمڕۆ ڕۆژایان دیکەش بەردەوام ئەبن یاخۆت ئیتر تەواوەک لێرە کارەکان کۆتاییان پێدێت من ناڵێم کارەکان کۆتایی پێێت و هەتا عاد لەورامی ما بێ دەست دەکار ناکێشێتەوە سپاس دەکەم هەرمێنی بۆ هونەری کوردی بە بەرهەمەکان هەمیشە پێمان شا دەکەیتەوە ئێمە هەر لە مناڵیەوە بە دڵنگی ئێوە گەورە بووین زۆر سپاس بۆ کە هەمیشە بەرهەمەکانمان پێشکەشیانگە لە کۆتایی شتێکە بێت و پێت خۆش بێت ئاماژەی پێ بکەیت وەڵی ئەمە طبعا ئەم کچە جوانەمان بچووکترین ئەکتەرە لە کارەکەیە ئادەی سەیدا دەبکە بڵێ چۆنی یەکەم کارە بێت کە تیا بەشدارە بێت و بچووکترین ئەکتەرە بێت خۆی وەختی خۆی کچەکەی خۆم ماشەڵای سە گەورەیە لە کارێک ساڵی 2001 بوو کارێکی جوانم لەگەڵا تۆمار کرد بەس ئێسر ئەمەش بۆ یادگاری کە گەورە بوو خۆی ببێنێتەوە ئەمە دووەم کارە وەدام ناڵەکان لێ نەسێنێت و ئەم کچە جوانشمان هەر تەمەندرێژ بێت زۆر سپاس بۆ بەڕێزیش زۆر بۆ تۆش چاوەکە من بەخێر کاکزانە پێمان خۆشە باسێک لەم کارە نوێی هونەرمەند عادل هەورامی و هەروە ئەوەندەی کە ئاگادارشن لە کارەکانی پێشووتریشە بەشدار بوویت بەڵێ من سیلی چەپکە چەند تراشێک بوو یادی بەخێر لەگەڵ کاکتوانە و کاگارایەک سیدێکمان بۆ کرد سۆڵۆی کەمانەکان من لەگەڵ کاک عادل ژەنیومە بۆ ئیشەکانی مێژوێکم هەیە لەگەڵ کاک عادل لەتقایم 20 ساڵ زیاتر هێناسم ئیشمان کردو پێکەوە ینی ئاشنای ئیشەکانیم ئەمەی ئەم کارەی لە ستۆدیۆی کاک عومەر پەیوەندی پێوە کردم ئەم گۆرانیم جۆلێ بوو پێی خۆش بوو شوێنی چەند سۆڵۆیەکیان بۆ دروست کردوم سێ سۆڵۆیە لە ئیشەکە بەکارم هێناوە سۆڵۆ لە سەرتاوە وەکو شێوەیەکی بەخاوی و دوایەوە هەر سێ سۆڵەکەم لیاوە بۆ کارەکە بۆ سەرخستنی کارەکە لەگەڵ نەیە و لەگەڵ ئامریکانی ترە هەمومان پێکەوە هیوادارین کارێکی جوان دەرچێ و کارێکی هەورامی جوان دەرچێ جۆگران بەدڵیان کاک برالۆک و دەرهێنەری ئەم کارە نوێی کاک عادل پێمان خۆشە پاسێک لەم بەرهەمە نوێیە بکەیت ئەم بەرهەمە من دەمێکە دابڕای من و کە عادل دەمێکە کارمان نەکردو بەیەکەوە بەڵام ئەم دوو بەرهەمە ماوەی 6 مانگە ئەبووە بکرایە بەڵام ئێستا لەخوا بەزای ئیشەکە سەرکەوتوو بوو کرا دوو بەرهەمی جیاوازە ئەمە دووەم بەرهەمە ئێستا کە لە کۆتاییەکەیین هیوادارم شتێکی باش بێ و توانی شتێکی باشمان کردوێ هەمیشە هەوادارەکان چاوەڕێ ئەوەکەن هونەرمەندە کوردەکان بەرهەمی جوان و بەرهەمی شادیان پێشکەشکرد ئەمانش بەرهەمێکی شادە بن تایم بڵێنچێتە ناو هەوادارانەوە ڕاستە ئێمە خۆمان هەروکو کورد هیواتمان ئیشی شادە خەمەکە دانی کە خەممان هەموو ژێ لێگرین بەڵام بەڵێ ڕاستە ئەین زیاتر بەعام لە ساڵنەوەی ئێمە وەکو کورد هیوا حەزمان لە بەرهەمی شادە دڵیان مەمان خۆشترە بێ بۆ خەڵک لەوەی تریان باسی پیریەکات بەرهەمێکە باسی پیریەکات و باسی تەمەنەکە کە هەومان تەمەن تێپەڕێنین زۆر لەوانەیە حەزمان لەوە نەبێ بەڵام کە بچین بە تەمەنە حەزمان لێتی هەمیشە کاگورای بە بەرهەمە جوان و ناوازەکان ئەناسرێتەوە تا چەند ئەتەوێت زۆر بەوردی کار بکەیت بۆ ئەوەی کاتێک کە بینەران هەوادارن ئەم بەرهەمانە بینن بەرهەمێکی جوان بێت و تا تەمەنێکی زۆر بمێنێتەوە زۆر حەزم لە کاری جوانە من ئەوانەی کە دەستیشمان بۆ بردو ئیشکەین کاری جوان بووە لە ئێستا ئەوی کاک عادل هەیە چەند بەرهەمێکی تریش هەیە ئیشەڵا لە شاخە جوانای کورساتەوە ئەلانیەکەین
بەڵام دایمی خوا حەزم کردو شتێ بێت جوان بێ من بیکەم. کورسات مەگەزین لەگەڵ ئەوەی هونەرمەندانە بۆی کە باشین و جوانترینەکەکان پێشکەش بە هەوادارانیان بکەن. زۆر سپاس. کورسات مێژووە، کورسات مەگەزینیش دڵی ئێمەیە. هەرەوە.